لە ئاهەنگی سەرخستنی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی لە چەمچەماڵ مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە وتارێکدا تەئکیدی لەسەر هەڵوێستە نەگۆڕەکانی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو لە داهاتوو کردەوە و ڕایگەیاند کۆمەڵی ئیسلامی بە مەبەستی ڕەزابوونی خوای پەروەردگار خزمەتی بەردەوامی هاوڵاتیان دەکات. یەکەمین شتەوەیە کە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی گوتومانە و تەئکیدی دەکەینەوە هاندەر و پاڵنەری ئێمە بۆ کار و چالاکی سیاسیمان پێش هەموو شتێ بریتێ لە ڕازیکردنی خوا سبحانه وتعالى. گەورەترین ئامانج مرۆڤ لە ژیانی دنیایدا تەحقیقی بکە ئەوەیە کە خوا لە خۆی ڕازیکە. ئێمە بەو ژیانە کەمە دنیاییە کە دەسمایەی ئێمە ئەو تەمەنە دنیاییە کە پێمان دراوە دەتوانین ڕەزامەندی خوای پێوە دەست بێنین کە ئەوە گەورەترین ئامانجە مرۆڤ لە ژیانیدا تەحقیقی بکە. وەکو خوا دەفەرمێت وەریضوان من الله ئەکبەر، ڕازی بوونێک لە خواوە لە هەموو شتێک گەورەترە. ئێمە بەهاندەری ڕازیکردنی خوا سبحانه وتعالى دەمانەوێت خزمەتی خەڵک و وڵاتی خۆمان بکەین، دەمانەوێت خزمەتی میلەتی خۆمان بکەین بەبێ جیاوازی. هەر لە درێژەی وتەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی وتی هەندێک کەس قسە دەکەن بۆ 1 سەعات و دواتر لێی پەشیمان دەبنەوە بۆیە سفەتێکی بنەڕەتی لە مرۆڤدا هەیە ئەویش ڕازگۆییە لەگەڵ خەڵکدا. مامۆستا عەلی باپیر وتیشی کۆمەڵی ئیسلامی ڕازگۆیانە لە پشتیوانی خەڵک و جەماوەر بەردەوام دەبێت و کۆڵ نادات. ئەوەی کە پاڵمان پێوە دەنێت ئێمە خزمەتی خەڵک و وڵاتی خۆمان بکەین بەڕێی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوەیە کە خوا لە خۆمان ڕازی کەین. جا ئەگەر ئینسان ئەو ئامانجە بەرزەی بوو ئەو ئامانجە بەرزەی دەیپارێزێ لە خلیسکان و لە دۆڕان و لە فرۆشران و لە کڕدران. زۆر کەس دەبینین و بینیومانە قسەیەک دەکات تەنیا بۆ سەعاتێک قسەکە دەکات. ئێمە عادەتمان وە نییە. چەندمان بینین پار قەرسیلیان بۆ خەڵکی تا پشتێن دێهێنا بوو بەڵێنی زۆریان بە خەڵکدا چیتان بۆ دەکەین و چیتان بۆ دەکەین. ئێستا پێچەوانەی قسەکانی پاریان دەکەن. چەندمان بینین بە خەڵکیان گوت دەنگمان پێ بدەن لەگەڵمان بن، خەڵک دەنگیان پێدان و لەگەڵیان بوون وتیان واتان بۆ دەکەین واتان بۆ دەکەین. کەچی ئەوەی کە کردیان تەنیا بۆ بنەماڵە و خزم و حیزب کردیان. ئەمیری کۆمەڵی ئیسلامی وتیشی پێویستە پند لە ڕابردوو وەربگرین و ئەندامی باش و دڵسۆز بنێرینە پەرلەمان تا لە پاشە ڕۆژدا پەنجەی پەشیمانی نەگەزین. بە ئەم جارە پند وەربگرین لە ڕابردوو ئەو ئەمانەتی بەرپرسیارەتی لە پەرلەماندا و پاشان حکوومەتی لە هەناوی پەرلەمان پەیدا دەبێت با بە خەڵکی شایستە و ئەهلی بسپێرین بۆی کە جاریکە پەنجەی پەشیمانی نەگەزین. خوشکان و برایانی بەڕێز بیکەن بە نیشانە هەمیشە هەر کەسێک ئامانجەکەی شەرعی بوو خەفتانی و مشوری ئامراز و وەسیلەی شەرعیشی بۆ دەخوا. هەر کەسێکت بینی پەنای بردە بەر وەسیلەی ناشەرعی وەکو درۆ لەگەڵ خەڵککردن، قۆڵی خەڵک بڕین، وعدی درۆ بە خەڵکدان، تەزویر و ساختەکاریکردن، یاخود جوڵاندن و وروژاندنی غەریزەی خەڵکی و ترساندن و تەخشان و پەخشانی امتیازاتی مادی و معنەوی ئەو پارەی کە پارەی خەڵکە لە دەستی خۆیاندا قۆرخی دەکەن جادەیدەن بە هەندێک کەس. هەر کەسێکتان بینی ئامراز و وەسیلەی ناشەرعی بەکارهێنا بزانە ئاماجەکەشی ناشەرعیە. هەر لە درێژەی وتەکانیدا مامۆستا عەلی باپیر وتی هەندێک کەس لەوە دەترسن نان بڕاو بن، نانێکی حرامیان بۆ خۆیان پەیدا کردو و وا دەزانن ڕسق لە دەستی حزبێک و لە دەستی خەڵکدایە. دێ لەگەڵمان بن با بێکەوە چاکی کەین خۆ دەبێ خۆمان چاکەین. خوای پەروەردگار لە ئاسمان و فریشتە نانێرێ. زۆربەی خەڵک بەوە هەم دەترسێ لە ترسی ئەوەی نانی نەبڕێ نانێکی حرامی بۆ خۆی پەیدا کردووە. وا دەزانێت کە ڕزقی ئەو بەدەست حیزبێکە و بەدەست عەبدێکە، ڕزقی تۆ بەدەست خوایە. ئەو بیرکردنەوە سەقەتەیە وای کردووە کە هەڵوێستی سەقەتمان هەبێت.
ئەو بیرکردنەوەی وای کردووە کە کەسانێک هەڕەشە و گوڕەشەی نان بڕین و سزنکردن و دەرکردن و چی لە خەڵک بکەن. لە کۆتایی وتەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی داوای لە جەماوەری کوردستان کرد دەنگ بە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بدەن تا کاندیدی دڵسۆز و دەستپاک بنێرنە پەرلەمان بۆ ئەوەی لە داهاتوودا داکۆکی لە مافەکانی هاوڵاتیانی کوردستان بکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.